ئەو گەڕانیە تایبەت پێشکەشە محەممەد مشتەفەی خۆشەویست و کاکە هۆشنگ هەولێری و ئاکۆ بلباس کاکە سەعدوڵڵا چاوەڕەش و کاکە محەممەد هەولێری خۆشەویست و کاکە عەلی دوواڕۆژی خۆشەویست و کاکە سەرتیبی دوشە تیرۆر و ئیبراهیم بلباس هیواداری بدڵی هەموو لایەک بێ تایبەت پێشکەشە بە کاکە هاشم بەڕازیلی هیواداری بدڵی بێ تایبەت پێشکەشە بە خالیسە هیواداری بدڵی بێ تایبەت پێشکەشە بە سەربەست دژە تیرۆری خۆشەویست هیواداری بدڵی بێ کاکە سەربەست کە سوکاری من تەواوە تەمەنی من بەسارسوو خۆی لە من کردەوە هەرسیم بین لە دونیا لە بیرمی بردەوە ئەی تەمان زوو بتوو بیرمت کرد دنیا زۆر شیرین بوو سیم نەدین وان لێم کرد دنیا زۆر شیرین بوو سیم نەدین وان لێم کرد تایبەت پێشکەشە بە هەموو کەسم تایبەت پێشکەشە بە خالیسە و پێشکەشە بە هەموو کەسم تەواوە مووی سپی لە ڕیشم یەکە دەرکەوێت ڕابردووی ئەوینمان واخەویان لێکەوێت ئەی تەمان زوو بتوو بیرمت کرد دنیا زۆر شیرین بوو سیم نەدین وان لێم کرد دنیا زۆر شیرین بوو سیم نەدین وان لێم کرد قوربانە دەم کە سوکاری من کاکە ڕزگار هەولێری بەناوی خۆم و هەموو میوانە بەڕێزەکان چاوی کاکە ڕزگار هەولێری ماچ دەکەم تایبەت پێشکەشە بە کاکە هاشم شەو لە خەومایی قوربان والله شەو لە خەومایی قوربان گۆسن دەکەین ئەیەوارەوان والله ڕوخسار نییە بە شۆکا بوو نەدەزانی بۆچێ دەڕۆی تایبەت پێشکەشە بە هاشم بەڕازیلی وەفا ئەی کە سوکاری والله ڕوخساردی هاشمیە ڕوخسار نییە بە شۆکا بوو
دەزانی بۆشێ دەڕۆی وەڵا دڵنیا بووم ئەو جارەیان هاشم دڵی ملی بەرەو کەسی مردن دەچوو یار یار زاڵمە یار 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 وەڵا خاینە یار 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 نانا بە وەفای یار هەی کەسە کاری من وەڵا مێوارایی کە خۆراوە بوو ئەمێوارایی قوربان کە خۆراوە بوو وەڵا من تۆم نەبینی خای چێن وەڵا چێن لە پەلا بوو لە پەلا بوو لە پەلا بوو ئەقەمەڵە مەڵەمان چیم کرد لە خوو ئەو دنیایە سوودی نەبوو تایبەت پێشکەشە بە کاک هاشمی هەموو میوانەکان بۆ بەڕاستی پێناڵێ دڵی تۆ عاشقیچیە زلی ڕەشن لابەرە دایم چاون لەڕێیە بۆ بەڕاستی پێناڵێ دڵی تۆ عاشقیچیە زلی ڕەشن لابەرە دایم چاون لەڕێیە دوانێ ڕۆژانی زومان وا پێکەنینی زەران دوانی ڕۆژانی زومان وا پێکەنینی زەران لە پەیماندا لاگۆڕێ ئەی خاین ئەی پێویستان لە پەیماندا لاگۆڕێ ئەی خاین